جەنگی ئۆکرانیا کاریگەری قورسی لەسەر جیهان هەبووە. پێشبینیش دەکرێت جەنگەکە ئەمساڵ زستانێکی سەخت بۆ ئەوروپا بێنێت. ئەوەش بەهۆی گرانبوون و کەمبوونەوەی غاز کە پێداویستی یەکەمە بۆ گەرمکردنەوەی ماڵەکان لە وڵاتانی ئەوروپا. دەسەڵاتدارانی بەریتانیا ڕایانگەیاندووە لە ماوەی 2 ساڵی ڕابردوودا هەناردەکردنی غاز لە رووسیاوە بۆ ئەوروپا لە 80 کەم بووەتەوە، بە تایبەتی لە دوای دەستپێکردنی جەنگی ئۆکرانیا. ئەوەش بووەتە هۆی بەرزبوونەوەی نرخی غاز لە وڵاتانی ئەوروپا بە ڕێژەی نزیکەی لە 80 لە کاتێکدا پێداویستی سەرەکی خێزانە ئەوروپیەکانە بۆ خۆگەرمکردنەوە لە وەرزی زستاندا. دەسەڵاتدارانی بەریتانیا دەڵێن نرخی غاز لە وڵاتەدا لە 1970 جونەی بۆ 3550 جونەی بەرز بووتەوە. پێشبینی ئەوەشیان کردووە لەگەڵ هاتنی وەرزی سەرمادا نرخەکە زیاتر بەرز ببێتەوە بە جۆرێک قەیران لە وڵاتانی ئەوروپادا دروست بکات. لە ئێسادا ڕۆژانە 33 ملیۆن مەتری سێجا غاز لە هێڵەکانی گواستنەوەی غاز لە رووسیاوە بۆ وڵاتانی ئەوروپا دەچێت. ئەو وڵاتانی لە دابینکردنی غازدا لە 140 پشتیان بە غازی رووسیا بەستووە. تا ساڵی ڕابردوو دەسەڵاتدارانی ئەوروپا بۆ کەمکردنەوەی کاریگەریەکانی بەرزبوونەوە و کەمبوونەوەی نرخی غاز پەنا بۆ پاشەکەوتکردنی غاز دەبن، بە تایبەتی کڕینی لە وڵاتانەی کە خاوەنی یەدەگێکی زۆری غازن. بە پێی وتەی توێژەرانی کۆمپانیای وزەی مۆرگان ستانلی بەهۆی پاشەکەوتکردنی بڕی پێویستی غاز لەلایەن هەریەکە لە ئەڵمانیا و ئیتالیا پێش داخستنی هێڵەکانی گواستنەوەی غاز ئەگەری هەیە ئەو وڵاتانە بتوانن زستانی ئەمساڵ بەڕێوە ببن، بەڵام ساڵانی داهاتووتر زستان بۆ ئەوانیش سەخت و کوشندە دەبێت. ڤۆلۆدیمیر زێلێنسکی سەرۆکی ئۆکرانیا ڕایگەیاندووە کە بەهۆی بەرزبوونەوەی نرخی غازەوە زستانی ئەمساڵ زۆر سەخت دەبێت بۆ خێزانە ئۆکرانیەکانیش، چونکە بەهۆی جەنگەوە نەتوانراوە پاشەکەوتی تەواوەتی لە پێویستی غاز بکرێت.